بە چاودێری بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی زانکۆی گەشەپێدانی مرۆیی ڕێوڕسمی حوتەمین خولی دەرچوانی ئەنجام دەدات. لەم ڕۆژەدا ئەم زانکۆیە پۆلێکی تر لە دەرچوانی بەتوانە و لێهاتووی پێشکەش بە کۆمەڵگای کوردستان دەکات. بەڕاستی جێگە شانازێ بۆ من کە دەرچووی زانکۆی گەشەپێدانم. ئەمڕۆم بە دەستکەوتی ئەو زانکۆیە دەزانم. زانکۆی گەشەپێدانی مرۆیی ئاستێکی بەرز و نرخێکی گونجاو و قازانجنەویست خاوەنی کۆلێژەکانی یاسا و ڕامیاری، زمان، زانست و تەکنەلۆژیا، کارگێڕی و ئابووری، زانستە تەندروستیەکان، بە کتێبخانەیەکی پڕ لە سەرچاوەی زانست و هۆڵی خوێندنەوە، سەنتەری توێژینەوە و کافتریا و یاریگە و زیاتر لە 100 هۆڵی خوێندن بە ستانداردی جیهانی پێشوازی لە خوێندکارانی خۆشەویست دەکات. ئێوەش بێ دوودڵی ئایندەی ڕۆڵەکانتان بە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بسپێرن. زانکۆی گەشەپێدانی مرۆیی